بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی سیاسیێرم و پرسی موچە دەکەین لە نێوان هەژماری من و بە بانکیکردنیش دیارە دوای سەردانەکەی سوودانی وا بڕیارە تەیف سامی لەگەڵ بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و TBI بۆ پرسی بە بانکیکردنی موچە کۆ ببێتەوە. ئێمە قسە لەسەرەوە دەکەین ئایا دوای سەردانەکەی سوودانی هیچ گۆڕانکاریەک ڕوودەر لە پرسی بە بانکیکردنی موچەی موچەخۆران کە سوودانی بۆ چوونی لایەنە سیاسیەکانی وەرگرتووە یاخود لەگەڵ دەسەڵاتداران بە تایبەتی پارتی ڕێک دەکەوێت و هەژماری من سەردەگرێت و ئایا جیاوازێکەشیان چییە؟ سەرسەرەوە دەکەین دوای 9 مانگ لە دەرچوونی بەرارەکەی دادگای فیدراڵی بۆچی ناوەڕۆکی بەرارەکەی دادگای فیدراڵی لە ڕاستکردنی داهاتەکان زووناردنەی لیستی موچە ڕاستکردنی داهاتی ناوخۆنەوت جێبەجێ نەکراوە. هەروەخت لەسەر کۆبنەوەی دوێنەی سوودانی و کۆمەڵی دادگەریش دەکەین کە کۆمەڵی دادگەری تەکیدی لەسەرەوە کردبەوە کە گرینگە بڕارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت و تەوتین جێبەجێ بکرێت لە بری هەژماری من و قسە سەرایندەی دۆخی سیاسیێرەمیش دەکەین لە ناکۆکی نێوان پارتی ویکەتی ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزێنەرانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاوی تۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە سەردانەکەی سوودانیەوە دەست پێ بکەین. سوودانی دوێنێ سەردانی لایەنەکانی کرد و بۆ چوونی وەرگرتن لەبارەی کۆمەڵێک پرست یەکێک لەو لایەنە سەردانی کۆمەڵی دادگەری کردبوو. کۆمەڵی دادگەری باسی لەوە کردووە کە لەگەڵ تەوتینە و جێبەجێکردنی بەرارەکەی دادگای فیدراڵی بۆچی وە لەگەڵ تەوتین لەگەڵ هەژماری من نین وە گرینگە تەوتین جێبەجێ بکرێ. بەناوی خوای بەخشندە مێهرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سوپاس دەکەین. من لە ڕاستیدا پێم وایە هەم کێشەی میلەتی کورد باشە و کێشەی هەرێم کێشەکانی نێوان بەغدا و هەرێمیش لە کێشەی تەوتین گەورەترە. سوودانی کۆمەڵێکیشی هەبووە کە لەوانەیە یەکێک لە بابەتەکان کە باس کرابێ بابەتی تەوتینە. بابەتی تەوتین لە موچەخۆرانی هەرێم دادگای فیدراڵی یەکلای کردوێتەوە لەسەر داوای فراکسیۆنەکانی کوردی لە پەرلەمانی بەغدا جگە لە دەسەڵات لەسەر داوای مامۆستایانی ناڕازی لەسەر داوای سەرجەم موچەخۆران ئەم بڕیارە لە دایک بوو دوایەوە چەندین ساڵ نیوە موچە درا و چەند موچە خورا و چەند نەدرا و ئەم حاڵەتانە دروست. کێشەکانی هەرێم و بەغدا لەوە گەورەترن من بە بۆچوونی من خەریکە هەرێمەکە لە بەین دەچێ خەریکە هەرێم نامێنێ هەرێم حکوومەتی نییە پەرلەمانی نییە کۆمیسیۆنی نییە هەرێم هیچ شەرایەتێکی نەماوە بە دروستبوونی بەم دەنگدانە هیوایەک دروست بوو بۆی پەرلەمان و حکوومەت دروست بێتەوە وی هێشتا با بڵێن دوورایان زەحمەتە کۆ پەرلەمانیش کۆ بێتەوە چ جایەوەی حکوومەتیش دروست ببێ. ئەنێمانە هەمووی کێشەی گەورن کە گۆڕانکاری گەورە بەسەر هەرێما بێ یەکێک لەو کێشانە کە پێم وایە سوودانی باسی کردو. سوودانی هاتووە داواکە لەگەڵ ئەو حیزبانە جارێ سەردانی ئەو لایەنانەی کردووە کە نوێنەریان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە سوودانی ئیشی بەم لایەنانەیە بۆی جارێکی لاڵبژاردننی ساڵی داهاتوو کە لە ئۆکتۆبەری 2025 دەنگی پێ بدەنەوە. سوودانی دەوێ بڵێ من خاوەنی هەموو عێراقم و دڵسۆزم سوودانی دەوێ حکوومەتی هەرێم دروست ببێ و بزانێ مامەڵە لەگەڵ کێ ئەکا بۆی کێشەی بۆ دروست نەبێ چونکە سوودانی هاتووە بە پەیسەری ئەم بابەتەوە حکوومەت دروستکەن و تەکلیف لە کۆمەڵی دادگەریەکە وەرنە ناو حکوومەت و وەرنە ناو پەرلەمان و بەشداری بکەن و لەم بابەتانە بۆ هەموو ئەم لایەنانەش هەمان پەیامی هەبووە دەیەوێت حکوومەت دروست بێ. بەڵام لە هەمان کاتیشە کۆمەڵێک کێشەی کە هەیە کە ئەم لایەنانە لەگەڵ یا باسییان کردو خۆشی ئەوەیە یەکلای کاتەوە یەکێک لەوانە کێشەی موچەخۆرانە ینی دادگا بڕیاری تەوتینی داوە حکوومەتی هەرێم نایەوە جێبەجێکە چاوەڕێەوە بوو گۆڕانکاری لە حکوومەتا بکرێ ئەو لایەنەی کە ڕێگرە لە جێبەجێکردنی تەوتین یەکێتی پارتی بوون تەوان یەکێتی لەم بانگەشەی هەڵبژاردنە زۆری هاوار کرد ئێمە تەوتینەکەین و ژماری من ڕێدەکەینەوە بەڵام تا ئێستاش من گومانم هەیە و تا بە عەمەلی هەنگاوی بۆ نەناوە بزانین لە داهاتوو هیوادارم وابێ بە بۆچوونی من ئەگەر یەکێتی لەم خاڵانە لەگەڵ حیزبەکانی تربێ و لەگەڵ موچەخۆران بێ کە داوای تەوتینەکەن داواکاریەکەی پارتی سەرناگرێت کە هەژماری منە پارتی هەموو شەڕێکی بۆ هەژماری منە سوودانیش پێویستی بە پارتی حیزبەکە ئێستا بە هەر ڕێگایەک بێ ڕاستە لە 4 ملیۆن دەنگدەری کوردی 2 ملیۆنی نەچووە ڕاستە لەم 2 ملیۆنە 200,000 پوچە بەڵام لەسەر 200 زیاتر تەمان بەڵام نەتیجە موهیمەوەی پارتی بە پێی دەنگە دروستەکان ئێستا بۆ یەکەم سوودانی ئیشی بەمەیە لەبەرەوە نایەوە شەڕی پارتی بکە بەڕاستی سوودانیەوە حەل لێ بدۆزێتەوە نە دڵی پارتی بێشێنە کوردڵ نەشی سووتێنەکە باب
شتێکی وەسەط بکە بەڵام نەتیجەکەی تیا سەرکەوتو نابێت چونکە هەم بڕیاری دادگا هەم خەڵکی کوردستان هەم لایەنە سیاسەکانی تر داوای ئەو تەڵتین ناکەن نایەنەوێت چیتر ئەگەر تەڵتین هەبێ هەموو موچە خۆرێک لە 20 دەبۆ نمونە موچەکە درابووی مانگیدا ئەمە 20 مانگی 11 درا لە کاتی خۆیان ئەچێتە سەر حساب بانقی پێویستی بە مەسیتە نییە بەغدا پارە بنێ بۆ هەرێم و هەر کاتێک ویستی و بە دوای لیست و ناوە بگەڕێ و هەرێمیش جارێک تر هەر کاتێک ویستی ئەنجابی خاتە حساب بانقیەوە ئەنجا تۆ بچی وەریگری یاوەری نەگری ڕاستەوخۆ تۆ پارە لە بانقایە لە جێتێکەوە بۆ تۆ سەرف ناکرێ بڕیار درراوە پێشتر لە کاتی خۆیان لە بانقەکەەوە دێتە سەر حسابی تۆ بەس ئەمەیە کە بڵین یەکێتی پارتی نایەنهێشتۆ پێشتر و ئێستاش بە تایبەتی بەس کاکتۆر ئەو پێداگیری ئێوە و کۆمەڵی دادگەری هەر لەو چوارچێوەیە کە پارەکەنیتە دەسەڵاتدارانی هێرێن ڕاستەوخۆ لە بەغداوە بخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆران جەم موچەخۆرانی هەرێمی کوردستان دایانەوێ موچەکانی خۆیان لە کاتی خۆیان وەرگرن موچە وەرگتن لە کاتی خۆیان و نەفەوتانی موچەکان وەکوی کێستا خەڵکی تووشی قەلق و دڵەڕاوچە کردو ئەو مانگی 11 هێشتا مانگی دانەدراوە ئەگەر بەم تەڵتینە بێ چارەسەرەکرێ ئێماڵین ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی حکوومەتیشە ئەگەر لێ بزانن بەس لەوە چێ ئەو حیزبانەی بزنسیانەیە و بانقەکانی خۆیانن حەزی پێ ناکەن لەبەرەوە کۆمەڵی دادگەری لە یەکەم ڕۆژەوە داوای ئەمەی کردووە و پشگیری تەڵتینی کردووە و دادگای فیدراالیش بڕیاری داوە ئێمە دەمانەوە بڕیارە جێبەجێ کرێەوە هەر ئەمەش بە سوودانی وتراوە لە کۆبوونەوەکە کە بیکە کە موچەی خەڵک بدا کە ئەو کێشانە چارەسەرکەن ئەوش بەڵێنی داوە بەس بەڵێنەکەشی با پێت بڵێ من پێم وایە بەڵێنی سوودانی تەنها بۆ مانگی دەپڕەکە کە ئەم هەفتەیە لیستەکە بەهۆی کەم و کوڕی زۆرەوە ناوی دووبارە بایۆمەتری نەکراوە خەڵکێکی زۆر تاین کراوە کە پێشتر لە لیستەکانە نەبووە بەغدا ڕەتی کردوتەوە خانە نشینەکان هاوتا نەکراون بەشێکی دوجاریش پارەی سندوقی خانە نشینی کە لە هەرێمە هەبووە هیچی نەماوە ینی خانە نشین لە 100 موچەکەی لێبڕاوە مانگانە نەچۆتە ئەبوو بچێتە حسابێک تایبەتەوە ئێستا بەغا داوایەوە کایکی تیان نییە ئەوەش نەماوە بەغدا ڕەتی کردوێتەوە بەڵام بەم تەکلیف و اتفاقە سیاسی و سەردان و نازانم ناوی بنین ڕێکەوتنی سیاسی یا ناوی هەر ناوێکی لێ بنین سوودانی بڕیاری داوە موچەی مانگی دەبنێرە هەفتەی داهاتوو بەس 11 و 12 چی لێ دێ ئەگەر تەڵتین نەکرێ بە بۆچوونی من 11 و 12 ناخورێ و ساڵی داهاتووش هەمان کێشەمان بۆ دروست دەبێ بۆیە من با بڵێن سەردانەکەی سوودانی حەزەکە کێشەکە هەل بێ بەس لەوانەیە ئەو کێشەکەی ئەو نەبێ ئەو بەلای ئەوەوە گرنگەوەیە یەکێتی پارتی پشتیوانی لێ بکەن و شێوێت بڕیارەکەی دادگای فیدراالی جێبەجێ بکرێ کاما دوو شتی دش بە یەکن باش ڕست کاکتۆر ئێستا بڕمونە زۆرجار ئێستا پەرلەمانتارانی پارتی بەس لەوە دەکەم هەژماری من و تەوتین یەک شتە یەک شتە وڵی من کاک حەکیم زۆر حەز ناکەم باسی بکەم هەموو موچەخۆرێکی خەڵکی کوردستان بەوانەی کە کارمەندێکن پاسەوانێکن خوێنەواریشیان نییە ئەزانن دوشتی زۆر لێک جیاوازە تۆ بانقێکی حکوومەتی فیدراالی عراقت هەیە موچەکە بانقەکە دەوڵەمەندە هی وڵاتێکە زیاد لە 100 ملیار یە دەجی هەیە پارەکە لە کاتی خۆیاندا بەزێ بەبێ ئەوەی قایمەت بۆ بکەم بەبێ ئەوەی چاوەڕوان بی بەبێ ئەوەی منەتە بەسەرا بکەن بەبێ هیچ لێبڕینێک پارەکە لە کاتی خۆیان وەرەگری لەو لاشەوە تەجروبەی حکوومەت یارێمانەیە 32 ساڵە زانین چۆن پارە دابەشەکەن چۆن تەوزیعیەکەن ئێستا کۆمەڵی بانقی ئەهلیان دروست کردووە خۆ پارەی هەرکیان نییە هەرە بێ بەغابی نێرێ بەغابی نێرە بیخاتە بانقەکانی خۆیانەوە نیسبەتێکی لێ بخۆن ئەنجا دوایی بە چکە بە ناوی هەژماری منەوە بە کارت ڕاکێشن و خەڵک وەریگرێ لە بانقی مفلیسە خەڵک بۆچێتی هەموو کەسی خەڵکی کوردستانە زانێ کە هەژماری من لە بەرژەوەندی نییە بە کادرەکانی پارتی وێکێتیشەوە کاتی خۆی پشگیریان کردووە لە بانقی لە هەژماری من مەگەر خۆیان شەریکی بانقەکە بن ئەجینە هەموو هاوڵاتێکی کوردستانە زانێ هەژماری من لە بەرژەوەندی خەڵک نییە و ئەم بڕیارەی دادگای فیدراالی لەسەر داوای خەڵکی کوردستان درراوە بەس ئەم دوو حیزبەکە لە دەسەڵاتدا بوون چ کاتێک بڵێن هەژماری من شکست دێنێ و چ کاتێک تەوتین سەر دەکەوێت ئێستا دەسەڵاتدارانی هەرێمیش دەڵێن دادگای فیدراالی ڕوونکردنەوەی داوە لە دوا ڕوونکردنەوەی دەڵێ هەموو بانکانەی کە مەڵەتی فەرمیان هەیە دەکرێت بەشدار بن لە تەوتین کاکە ئەوە من ئەگەداری ئەوەیم دادگای فیدراالی زۆر ڕووناڵێ بنووکی ئیتیحادی من نازانم ڕوونکردنەوەیشی داوە بنووکی ئیتیحادیش دیارە بانقی ڕافیدەین و ڕەشید و تیبیایە لەمە زیاتر نییە ئەم سێ بانقە هەیە و حتا ئەگەر تەصنیفیشیان کێ ڕافیدەین لە ڕەشید باشترە و ڕەشیدیش لە تیبیای باشترە و ئاوایە باشکرا ئەماڵێ دوجاریش
ئەگەر حکوومەتی عراقی خۆی پارە بخاتە سەر ئەم بانقاهلیانە ڕاستەوخۆ هیچ کێشەی نییە بۆ هاوڵاتی بەس پارە بنێرە بە حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم بیکاتە بانقەکانەوە هەمان کێشێ هەتا حکوومەتی هەرێم لیستی موچە بنێرە و هەموو جارە لیستەکە کۆمەڵێک ناوی زیادی تیاابێ ئێستان کێشەی هێزی ڕۆژ هەیە کێشەی هێزی کۆماندۆ هەیە کێشەی خانەنشین هەیە کێشەی گرێبەرسی تازە هەیە کێشەی ناوی سیر و سەمەرە هەیە هەموو جارە ئەم لیستەم کێشانەی تیاابێ لەبەرەوە ئەم حاڵەتە هەروە ئەبێ بۆیە ئەوەی کە چارەسەر بوو بۆ خەڵکی کوردستان تەمان وەکوتم کێشەی موچەیەکێک لە کێشەکانە کێشەی نەوتمانەیە داهاتی نەوت کە تا ئێستا لەگەڵ بەغدا حەل نەبوو بەسکە تۆ بۆ ئەوش جێبزینێ خۆ لە بڕێرەکەی دادگای فیدراڵی وێڕایەوەی تێدا کە لە بانکە حکومە فیدراڵەکان موچە بۆ بانکی بکرێ ڕاستکردنی داهاتی ناوخۆنەوتی تێدا زوونار نویستی موچە و میزانی مراجعی تێدا بەڵام ئەوە شەر کێشەیە کاکە یەکێک لە خاڵەکان ئەو داهاتەیە کە هەرێم تەسلیمی بکاتەوە نەیکردووە هەرێم تا ئێستا بایۆمەتری بۆ هەموو موچە خۆران نەکردووە تا ئێستا داهات تەسلیم ناکاتەوە تا ئێستا نەوت بە قاچاق دەڕوە تا ئێستا هەرێم زۆر شت هەیە نایکە هەرێوێ هەروە بڕوە لەسەر حسابی پێشوو چۆن کاریان کردووە بەڵام بەڕاستی من پێم وایە ئەمە بۆ هەرێم بۆ حکوومەتی هەرێم ناچێتە سەر هەرچەند هاوڵاتیانی کوردستان لەوە بەرپرسیارن لەوەی کە دەنگیان بۆ دەسەڵات دابێتەوە جارێکترەوە تا هەردوای دەرچوونیان موچەکە بڕا نانتوانی چارەسەری ناشێڵم تەڵتینەکە بکرێ بەڵێ چۆن ئەوانەی دەنگیان پێدان تاوانبارن بەرپرسیارن و ئەوانش کە هەر نەچوون بۆ دەنگدان لە 4 ملیۆن 2 ملیۆن کەس نەچۆ بۆ دەنگدان ئەگەر ئەم 2 ملیۆنە بچوایە بی و تایان نابوو ئەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتێک کورسی ناما تا بەغا مامەڵەی لەگەڵ بکە تا بەغا بێ لەگەڵی دانی شۆ بڵێ کاکەیشمان بە تۆ ئێسبێنێ دەنگمان پێ بە و تۆ کورسی زۆرێناوە بەس بەڕاستی خەڵک خۆی بەرپرسیارە لەوەی کە ئەم دەسەڵاتە 32 ساڵە ماوەتەوە یعنی ئەوانەی چەپڵە لێ بدەن بۆ دەسەڵاتە و هەموو ئەوانش کە بێدەنگن بەیەکەوە خزمەت بۆ دەسەڵاتاکە ناکرێت دەبوو خەڵک هەڵوێستی وایە بەداخەوە دوجار وەکوتم دەسەڵات بیر لە بەرژەوەندی خۆی کاتەوە نەوت بۆ بەغانەی نار ئێستا سەقفەکان بەرز کردوتەوە بۆ بەرمیلی 16 دلار بۆ کۆمپانیەکان کۆمپانیەکانی هی خۆیانن هی دەسەڵاتە ئەمڕۆ پێشوازیان لێکرد بوو کۆمپانە نێوتەکان زیادکردن ئەوە کۆمپانیەکانی دەسەڵاتن دوجار بەغدا لەو ڕۆوە دەسەڵات ئیسفادەی مادیەکە بەڵام هەرێم دوجار وەکوە ئاخر بزمار لە ناشی ژەرخانی ئابووری خۆی بدا نەوتەکە تەسلیمی سۆمۆ ئەکرێ و سۆمۆی فرۆشی وەکو نەوتی عراق و ئیتر لەژێر دەسەڵاتی هەرێم دەرەچوو بە من پێم وایە پلە بە پلە بەغدا دەست بەسەر سنوورەکانی شاگرێ بە یەکجاری و ڕێگەی تەنکەرەکانی ژەگرێ بەزێستا پەلەی نیە نایەوە شەڕی کوردکە کێشەی تری هەیە بەڵام دوجارەوە شەکە دوجار دایان هەزار کەسیش لە گەنجی ئەم کوردە بە ناوی پاسەوانی سنووردا مەزرێنێ ئەیان خاتە سەر سنوورەکان ئیتر و دەور لە حکوومەتی هەرێم لاوازترە بێ سپێنیەوە حکوومەتە چۆن دروست دەبێ ینی هێشتا پەرلەمان چۆن کۆ بێتەوە یەکەم دانیشتنی پەرلەمانە بێ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن کێ دەستەی سەرۆکایەتی دانێ کێ کاندیدە بۆ سەرۆکی پەرلەمان لە خەیاڵی پارتیا دایناوە بۆ یەکێتی سەرۆکی پەرلەمانی داتێ و ئاو بێنەوە دەست بشۆ داوای پۆستی تری سیادی نەکەی ئەڵێ هەرەوەندە کورسیە ناو زیاتر بەرناکە یەکێتیش هەڵێ من هەر بە تەمای پەرلەمان نیم سەرۆکی پەرلەمان من کاندید ناکەم تۆ کێ دانی یە پارتیش بۆ یەکێتی داناوە بڕیار نەکەس دانێ مانایە هەر پەرلەمانەکە دەستەی سەرۆکایەتی بۆ نابژێرێ چێ سەرۆکی پەرلەمانە بێ کام حیزب کێ سکرتێرە و کێ جێگر دوایەمە ئەگەرم قۆناغە بە هەر طریقەیەک تێپەڕێندرا قۆناغی دووەم کاتێک کە بە پێی یاساکە کە سەرۆکی هەرێم گەورەترین لیست ڕاستپێرێ بەڵێ سەرۆکی هەرێمە بێ پەرلەمان هەڵیبژێرێ دوایە کە پەرلەمان هەڵبژێردرا سەرۆکی هەرێمی شانگریمان بە زۆرینەی دەنگ هەڵبژار کە ئەوش بۆ خۆی کێشەیەکی گەورەیە هەندێک لایەنەوە کۆمەڵی دادگەری هەر ناچنە پەرلەمانەکە هەندێک بڕیاریان داوە ئۆپۆزیسیۆنن کە هەر دەنگ نادەن بەو سەرۆکە دوجاریش بە تەنیا لیستێکی براوە گەر پارتی بێوێ سەرۆکی هەرێم لە خۆی دانەیەکێتی دەنگی پێنەدا و لایەنەکانی تر پێ نەدەن 50 زایدێک بێنێ سەرۆکی هەرێم ناهێنێ ئەمەی باس دەواکەم گریمانەوە قۆناغەش تێپەڕی قۆناغێکی سەختتر دێتە پێشەوەڵێ بێ سەرۆکی هەرێم بە داوا لە لیستی براوە بکە تەکلیفی بکە بڵێ حکوومەت دروستکەن بە دەڵێ لە ماوەی 30 ڕۆژ بێ حکوومەت دروستکەن ئایا بە ماوەی 30 ڕۆژ یەکێتی پارتیام حکوومەتە دروست دەبێ کە دروست نەبوو ئەلێرە یاساکە پێمان ناڵێ بێت چی بکرێگە لە 30 ڕۆژە دروست نەبوو بە بۆ چوونی من لەم حاڵەتە طبعاً شێوازەکەی لە هەموو دنیا هەرەوەیە هەڵبژاردنەکرێت جەولەی دووهەم بڕیار بدرێ هەڵبژاردنێکی تر بکرێەوە ئەمە نەتیجەی نەبوو چکە ناتوانێت حکوومەت دروستکەن بەڵام لەبەرەوەی لە یاساکەمە دیاری نەکراوە دەبێت پەنابەر نەبەر دادگای فیدراڵی
و منیش زانم ئەگە دادگای فیدراڵی بڕیار بدا بڕیارەدا بە هەڵۆشانەوەی هەڵبژاردن و سەر لە نوێ خولێکی تری هەڵبژاردن بکرێ کەەوەش لەوانەیە ساڵێکی تر نەکرێ لەبەرەوەی حکوومەتەکە بە ئاسانی دروست نابێ کە باس لەوەش کرا هەڵبژاردن دواکەوێت لەوە چێ دەسەڵات پێی خۆش بێ بڵێ قەچەکە ئێمە لە جێ خۆمانین بام هەڵبژاردنە نایەکێکی تر ئەو کاتە یاسای هەڵبژاردنە گۆڕین کۆمیسیۆنەکە گۆڕین کۆتاکانێنینەوە هەرێکەی بە خەیاڵێکەوە پلانێکی هەیە ئەڵێ با دواکەوێ بەڵام نەتیجە ئێمە هەرێم نامێنێ ئەگەر دادگای اتحادی بڕیاریشیدا بە شێوەیەکی کاتی هەرێممان خستە سەر بەغدا هەموو ئیداریاتی هەرێم لەبەرەوەی تۆ مؤسساتی شەرعی نەماوە ئیتر ئەو کاتە فیدراڵیەکەی ئێمە هەرە بێتە ڕەمز هەر بە ناو لە دەستورا فیدراڵی ئەمێنین بەس بە عەمەلی هیچ نەما بەڵێ ئەم برادەران یەکێتی پارتی کارێکیان کرد کە کۆی گشتی هەرێمەکە لە مەترسیدایە لەوەی هاوڵاتی لەو ڕۆی استفادە بکە هاوڵاتی باشە ئەم ساڵ موچە لەسەر بەغدا بووە یا با بە شێوازێکتر بڵێن ئەم ساڵ حکوومەتمان نەبوو پەرلەمانمان نەبوو کۆمیسیۆنمان نەبوو ئەم ساڵی 2010 بەڵام موچە ئەم ساڵ لە پار باشتر دراوە هەتا ئێستا یعنی موچەی سێ مانگ 2023 مانگ خورا بەڵام هەتا ئێستا موچە نەخوراوە ئەم ساڵ کە حکوومەتمان نەبوو خەڵک وەزعی باشتر بووە وەکۆی لە پار و پێرار هەمان بووە ئێگەر هەر ئەم تۆزەش نەمێنێ باشترە بێ یا باشتر نابێ هاوڵاتیەوە بینێ ئاڵە باشترە بێ کاکڵی گەرەمانە نەمێنە من چوومە سەر بەغا موچە هیچ مانگێکم دوا ناکەوێ ئەم باج و زەری بە زۆرەی هەیە نایدەم ئەم پارەی ئاو کارە بە زۆرەی لێرە هەیە لە عێراقاوا نییە تەمان نیوەی ئەوەش نادا بەنزی نەکرێ بە 450 نەوتی سپیەکرێ بەرمیلی بە 50000 ئیتر ینی هاوڵاتی ئیسراحە دەکا ئیترم حکوومەتی بۆچی حکوومەت کە خزمەت نەکاو لێ بێ بەباری قورس وەر پارە و لێبسەنێ و هەر موچەت نایات دابین نەکاو سلفەیەکت نەداتێ تر خەڵکم حکوومەتی بۆچیە یعنی لەبەرەوە بوون و نەبوونی خزمەتی بە خەڵک نەکردووە ئەگەر حکوومەتی نوێش پێک بێن هەرەوەی لێ چاوەڕێ حکوومەتی نوێژ ئەگەر هەمان ئەم دەسەڵاتە بێ هەمان ئەم تەجروبەی 32 ساڵەیەک پێویست ناکە عەرە بەڵێ من جەرەبە المجەرەب حەلت به الندامە شتی تاقیکرا و تاقی ناکرێتەوەی بیکا پەشیمانی لە دوایە ئێمە دە جارمان تاقی کردنەوە یعنی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئێمە مسلمان لە چاڵێکەوە دوو جار ناگەزرێ ئێمە میلەتی ئێمە دە جار گەزراین دەرسما وەرنەگرت لەبەرەوە من پێم وایە ئەوەی چاوەڕێی چاکسازی لەم دەسەڵاتە بکە وەکو وایە چاوەڕێی شیر بکە لە بەرخەنێر لەوە زیاتر نییە ینی لە ئەو هەموو خەیاڵاژی چونکە ئەمانە خۆیان چاکسازیان پێ ناکرێ بۆ ئینسان خۆی مفسیدە مفسید چۆن ئیسلاحی پێکرێ مفسید ئیسلاحی پێ ناکرێ چاکسازی بە مصلحەکرێ مصلح ئیسلاحی پێکرێ ئەمان خۆیان مفسیدین هەر ئیفسادیان پێکرێ ئێتە خۆی بەرهەمەکەوە ئەمە شتێکی منطقیە هیچ گۆڕانیتیانە لەبەرەوە برادرانە مادام هاتوونەوە سەر دەسەڵات ئەگەر حکوومەتەکەوان دروستیکەن باوەڕ کەیش گۆڕانکاریەک ناکەن باشە بەس ئەوەی کە بەڕێز بەچی و دەیخوێنیتەوە کە درەنگ حکوومەت لەدایک بێت ڕەنگە پەرلەمان لە سێ چوار ڕۆژی داهاتوو دەستی دادوەری تانەکان پەسەندکە ئەندوای کۆمیسیۆن ئەنجامەکانی پەسەند کات و لە چەند ڕۆژ داهاتوو بڵێ ئەنجامەکان پەسەند بکرێن دوای پەرلەمان کۆ دەبێتەوە کۆبوونەوەیەک دەکات دەڵێ بە کراوەی دەیهێڵینەوە تا پۆستەکان دابەش دەکرێن بەڵێ بەچی دەڵێ درەنگ پێک دێت لەوانەیە فشاری هەرێمیاتی شەوی و پێکەنانی ئەوەی لاگەرەکانە یەکەم بێ تەمە زۆر سەختە بێ من ناڵێ مستەحیلە بەڵام زۆر سەختە بێ دروستبوونی حکوومەت و پەرلەمان و هەمووی فشاریش حتمەن دەبێ دورنیار سوودانی جارێکتر بانگیان کە بۆ بەغا سەردانیش بکاتەوە بێتە هەولێر بێتە سلێمانی یا لە بەغدا وڵاتانی هەرێمی تورکیا ئێران هەمویان دەخالەت بکەن بۆی حکوومەتەکە دروست ببێ چونکە هەرێم بۆ ئەوان گرنگە یەکێتی و پارتی لە بەرژەوەندی ئەوانیشیان کردووە حەزەکەم بمێننەوە یەکێتی و پارتیش کە ئێستا زۆر دژبەیەکن پارتی پێی وایە کورسی زۆری هێناوە دەبێ ئەم پۆستە سیادیانەی خۆی بێ و ئیستحقاق انتخابیە و بەش یەکێتی نادا لەو پۆستە سیادیانە یەکێتیش پێی وایە پارتی بەبێ و ئیشی ناڕوا و داوای شەراکەتی ڕاستەقینە ئەکا یانی وەکو زمانی 50/50 بێ پۆستی سیادیمان بدەنێ ئەگەر وانە بێ نایکەن و معلومیشە بەبێ یەکێتیش حکوومەتەکە پێک نایە لەبەرەوە ئەم جارە پارتی پێویستی بە یەکێتیە چارەسەرەکە تەنها لای یەکێتی و پارتی بۆی کە ئایا حکوومەتیان پێ دروست دەبێ بۆی کێشەی خەڵک حەلکەن و ئەم هەرێمە لە دەستدەر نەچێت بە بۆچوونی من دەبێت خەڵک زۆر بە جددی فشار لە یەکێتی و پارتی بکە هاوڵاتیانی خەڵکی کوردستان
حزبەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو سیاست مەدار و ڕۆشنبیرێک بڵێن کوێچێتی و پارتی فەرمووی ئەوە براون بەو لیستانەشەوە کە دەنگی زۆریان هێناوە کاکە دەنگتان هێناوە فەرموو حکومەت دروستکەن کێشەی خەڵک حەلکەن یخۆ تۆ بۆچی دەنگت هێناوە خەڵک بۆچی دەنگی پێداوی بڕۆ پێشەوە کێشەی خەڵک حەلکە تۆ زۆرینەت هێناوە دەنگی زۆرت هێناوە بێ بچی بێ فشاریان لێ بکەن دروستیکەن ئەمە یەکێتی ژەڵێ بەو شێوازە نەبێ بەشداری ناکەم و معلومیشە بێ یەکێتی پێک نایەوە حەقیقەتە و کەسیش لە 150 بەتەنیا بۆ کۆ نابێتەوە پێکاتەکان دیارە و یانێ لە مانگەشە و سەر لێوارە دیارە بەڵام غەریبیش نییە یەکێتی و پارتی ڕێککەون چونکە لە ماوەی 32 ساڵی ڕابردووی خەباتی سیاسی و ئیداری یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان هەمووی لەبەر چاومانە کاکە لە یەکەم ڕۆژەوە 50 دروست کرد پێکەوە حکوومەتیان دروست کرد پێکەوە شەڕی ناوخۆیان کرد پێکەوە شەڕی ساردیان کرد شەڕی گەرمیان کرد ڕیکلامیان بۆ یەکتری کرد سوێندیان بەسەری یەکتری خوار ئەگەڕان ماڵ بۆ ماڵم بەوێوت شۆڕژ ژێڕێکی ئاوایە ئەمیانەی ودەوت لەو ڕۆژەوە لە دایک بووم چەکەی لەشان کردو هەر چەکی پێشمەرگایەتی و هەتا دوێنە چەکی خیانەت بوو ئەمڕۆ بووەی پێشمەرگایەتی و یەکێتی و پارتی تعبیرەکە دروست بێ پێک فێرن یعنی پێکەوە تەجروبەی زۆریان هەیە و شەڕیان کردووە ئاشتیان کردووە تەباییان کردووە نەوتیان پێکەوە فرۆشتۆ پاران پێکەوە بەش کردووە خەڵقی یەکتریان گرتووە خەڵقی یەکتریان ڕەمی کردووە خەڵقی یەکتریان بزر کردووە خەڵقیان بۆ یەکتری بەرداوە ئاشتیان کردووە شەڕیان کردووە لە بەرەوە لیانەوە شێتەوە من بە دووری نابینم یعنی دوشتی عجایبن دەکرێت بێنێ جارێک کە پێکەوە کۆ ببنەوە و دەستخۆنە سەرشان یەکتری کارچەندە بە بۆچوونی من ئەگەر ئەم جارە یەکێتی نیشتیمانی بچێت ئەو حکوومەتەوە کە پارتی دیموکراتی کوردستان داوایەکە بە بێمە جێبەجێکردنی مەرجەکانی خۆی بکانەوەی یەکێتیە چونکە ئەو بەڵێنە و قسە قەبانەی کە سەرۆکی یەکێتی بە خەڵکی داواگەر ئاوا تەسلیم بێ بە سیاسەتی یەکێتی دڵنێسە سەرۆکەکەی قسە دەکات تیمێکیان جۆرێکی ترە پێویست بە ئیدارەدانی حکوومەت پەیوەندی لەگەڵ پارتی هەژماری من بەڵێ پەیوەندی بە فشارەکانی دەرەوەی من ناڵێم هەژماری من یەکێک لە نمونونەکانە ئەگەر یەکێتی نیشتیمانی لە بابەتی هەژماری منە پشتیوانی ئەوە لە بەغدا خەریکن لایەنەکانی تریش و مامۆستایانی ناڕازی و خەڵکی کوردستان ئەگەر پشتیوانی ئەو خەڵکەی کردبەوەی تەڵتین بکرێ ئەوەی کە لە هەنگاوەکان کە لێکترازانی زۆرتر لەبین یەکێتی و پارتی دروست دەکات چ کاتێک ئەوە سەر دەکەوێت تەڵتین ئەگەر یەکێتی پشتیوانی بکە پشتیوانی بکە بەدەستگاکانی ڕاستەخۆ مامەڵە بکە یەکێتی پشتیوانی ئەم حیزبانەی تر بکە کە داوای تەڵتین نەکەن پشتیوانی مامۆستایانی ناڕازی بکە تەڵتینەکە سەرەکەوێ و قسەکەی پارتی سەر ناگرێت بەڵام ئەگەر هات یەکێتی هەر بە ناو بێڵێ سەرۆکی یەکێتی و لە ژێرەوە خۆی و تیمەکان و پەرلەمانتارەکان براکەی و ئیش لەسەر هەژماری من بکەن جگەلەوەی تەڵتین سەر ناگرێ هەژماری منیش ئەگە سەریش نەگرێ هەروە خۆی مێنێتەوە کێشەی هاوڵاتیان بەڵام بەڕاستی ئەوە یەکێتی بەرەونەمان و بووکانەوە بە چونکە ئەمە یەکێتی ئەمەلێکی پێداوە بە زیندووبوونەوەی ئەم حیزبە بەس کاتێک کە نەیتوانی ئەم بەڵێنانە جێبەجێکە ڕاستی ئەم جارە یەکێتی باش تیا بەرەونە لاوچوو باشە لە سەردانەکەی سوودانی باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوەکو بەڕێز وتێتی دەوێت حکوومەتی زوو پێک بێت بەزەو پێویستە بە کۆمەڵی دادگەری داوای کردبووانیش چاو بخشێنەوە بەوە بڕیارە کۆمەڵی دادگەری گرنگە لەسەر و بڕارەی خۆی بەردەوام بێ یاخود لێکەوتەی ئەم بڕیارە باش لەسەر پرۆسی سیاسی بەڵێ کۆمەڵی دادگەری ئەم بڕیارە داوێتی بڕیارێکی سیاسیە بۆ ئەم قۆناغی ئەمڕۆ بڕیارێکی گرنگە و پێی باش بووە بۆ باوە بینێکە ما بني على الباطل فهو باطل ئەم پەرلەمانە لەسەر ساختە و تەزویر دروست بوو بێ بە پەرلەمانێکی بەتاڵی زانی و بەشداریتیانە کرد ئەمە بڕیارێکی سیاسیە خۆ کۆمەڵ بۆی هەیە هەر دقەیەک بێ پاشگەز بێتەوە بەڵام بە بۆچوونی من لە بەرژەوەندی کۆمەڵ نییە ئەم بڕیارەی کۆمەڵ داوێتی زۆرینەی خەڵکی کوردستان من دەنگی ناڕازی ئەڵێم پشگیری لێکە ڕۆشنبیران سیاسەتمەدارەکان و تەنانەت ئەو لایەنانەش کە لەوە پۆ سوێنن ئێستا لەوە چێ بۆیان نەگونجێەوە کۆی کە بۆ کۆمەڵ گونجاوە ینی منەمە ئەو ڕاستیە بڵێم مەسەرەن کۆمەڵ بڕیارێکی داوە کە پاشەکشە بکە هەموو ئەو پەرلەمانتارانەی کە دەرچوونەوەی بە دواشیانە دێن پێوەی پابند بوون ئەمە گرینگە بەس لایەنی تری ئۆپۆ سوێن هەیە پەرلەمانتارەکانی کە دەرچوون پابند نین بەوەی کە نەچن کە پەرلەمانتار کە دەنگیان نادەرچوو بۆی هەیە بە تەنیا خۆی پێ بەشداری بکە با لیستەکەشی بڕیاری کشانەوە بدە دەڕووی یاساییەوە پەرلەمانتارەکان بەشێکی التیزام ناکەن ئەجینا باوەڕ کە زۆرێک لە لایەنەکانی ئۆپۆزسیۆنە و کارایانە کرد دوجار ئەم پەرلەمانە دەوری چییە پەرلەمانێک کە نەتوانێت حکوومەت دروستکە
پەرلەمانێکە لەسەر ساختەکاری دروست بوو بێ پەرلەمانێک کە هیچ ڕۆڵێکی بۆ نەمابێتەوە پەرلەمانێک نەتوانێت بودجە تەستیق بکە پەرلەمانێک نەتوانێت وەزیرێک بانکێش بکە ئیتر ڕۆڵی ئەم پەرلەمانە چییە هەر پرۆسە سیاسیەکە خۆی کەوتۆتە ژێر پرسیارەوە بۆیە من ئەو بڕیارەی کۆمەڵی دادگەریم بڕیارێکی زۆر بوێرانە و جریانە بوو کە بەشداری پرۆسی بەشداری پەرلەمانی کوردستان ناکە بەڵام کۆمەڵ حیزبێکی سیاسیە کاری سیاسیەکە چالاکی سیاسیەکە بانگەشەی سیاسیەکە لە دەرەوەی پەرلەمان ئۆپۆزیسیۆنە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری کە ئۆپۆزیسیۆنن کۆ بێتەوە دەکرێت بەرەش پێک بێنێ لەگەڵیانە ئێمە بە حزبێکی سیاسین بەرەیەک دژی ئەم دەسەڵاتە پێک دێنین لە بەغدا ئیشەکەین لە هەولێر ئیشەکەین لە هەموو شوێنێک بواری سیاست زۆر زۆرە لە دەرەوەی پەرلەمان بیکەیت بە تایبەتی کە پەرلەمانەکە پەرلەمانێکی مردوو بێ یعنی لە ناویانە بی باشتر مردوو دەبێت لەبەرەوەی بەس خۆتان ناسن بۆ پەرلەمانە لەبەرەوەی مردووە من پێم وانە وەڵا من بەش بە حاڵی خۆم پاشەکشەی کۆمەڵی دادگەریم پێکارێکی زۆر باش بوو بڕیارێکی زۆر گرنگ بوو لەم کاتەیە بەڵام جارێکترە لە مانگەشە سەر لێوارە دیارە پەرلەمانێک لەسەر ئەو بنەمایە دروست بوو بێ پەرلەمانێک حیزبەکان ئامادە نەبن ئەندامە باڵاکانی خۆیان بنێرنە ناوی پەرلەمانێک ڕێگەی نەدەن وەزیرێک محاسبە بکە پەرلەمانێک نەتوانێت ئاگای لە داهاتی هەرێم بێ نەیتوانێت بودجەیەک بێنێ ئیتر دەوری چیە هەر پەرلەمانی پێشوو هیچ دەوری نەبوو باشەوە چەند ساڵە لە کێوە پەرلەمان نەماوە هیچ بابەتەکە گۆڕاوە ئێمە خۆشمان لە پەرلەمان نبووین بەندام پەرلەمانەکانی ئێمە کە زۆر چالاک بوون ڕێگان لە زۆر یاساش گرت بەڵام هێشتا کۆی لە مانگی حوتی ساڵی ڕابردووە 2023 ساڵێک و تقریبا چەند مانگێکە پەرلەمان هەر نەماوە هەتا و سیستمە نەگۆڕێکێتی و پارتی بیانەی خۆیان پسە پێێنن بەسەر پەرلەمانە ئەو پەرلەمانە ناتوانێت پەرلەمانێکی کارا و چالاک بێ و ئەم بڕیارەی کۆمەڵی دادگەری بۆ ئەم قۆناغە بڕیارێکی زۆر گرنگ بووە بە تایبەتی کۆمەڵ پێشبینی ئەوەی کردووە کە دروستبوونی پەرلەمان و کۆبوونەوەی پەرلەمان و دروستبوونی حکوومەت و هەموو ئەوانە کارێکی ئەستەم و مستەحیلە یا دروست نابێ کە دروستیش بوو ناتوانێت خێروبەرەکەت بێ بۆ ئەو میلەتەوە خزمەتی ئەو میلەتە بکە هەمان بەڵام وەزعی پێشووە کۆمەڵی بەڕاستی نایە زۆر کایکۆن بە باکە و بچێتەوە سەر ئەو نەتیجەی کە پێشتر هەبوو ئەو تەجروبەیە کە هیچ بەرهەمێکی نەبوو باش وەزدانی دیکەی ئۆپۆزیسیۆنی شێ دەڕۆن دەڵێن گۆڕەپانەکە چۆڵ ناکەن بۆ پارتی وێکێتی وەلایانی دیکە شێ بۆ منە وەکوونەوەی ئەویان لێ دەخوێنێتەوە کە حەز دەکەن ئەم جارە لەگەڵ پارتی وێکێتی بڕۆنە حکوومەت بە بۆ چوونی من نازانم ئەوانە لایەنێکی سیاسی خۆی ئازادە چۆن بڕیارەدا بەڵام بڕیارەکەی کۆمەڵی دادگەری کاریگەری زۆر گەورەی هەبووە بەوەی کە یەکێتی و پارتی داوایان لێ کردووە کە پاشەکشە نەکەن و لە مقابلە لەوانەیە بەڵێنی زۆر شتی پێدراوێ کۆمەڵ بەس بگەڕێتەوە بۆ پەرلەمان و یا بچێتە حکوومەت زۆر لە حەجمی خۆی گەورەتر بە ناوی لەو کورسیانە پۆستی پێ بدرێت بەڵام کۆمەڵ هەمووی ڕەت کردوێتەوە باشترین بەڵگەشەوەی سەرۆکوەزیرانی عێراق لێەوە دێداوە لە کۆمەڵەکە کە بگەڕێتەوە گە بڕیارێکی گرنگ نەبێ ئەوانیش بەلایەنەوە گرنگ نابێ باسی ناکەن بێلاکە زستا لە ساحەی سیاسیە لە ناو ئەوساتی سیاسی و ڕۆشنبیر و ڕێکخراوەکان و هەموو ئەو بابەتانە ئەم بڕیارەی کۆمەڵ مناقەشاکرێ ئایا بڕیارێکی باش بوو یا باش نەبوو گرنگ بوو یا گرنگ نەبوو کە زۆری نەپێ پەسەندە لەبەرەوە تۆ خەباتی سیاسی خۆت دەکەی خۆ جارێر پەرلەمان دروست نەبووە تاو پێی وابێت لە ناو پەرلەمانە خەریکە پەرلەمانە کەی دروست دەبێ ئەو پامەی ئەو لە پەرلەمان توانێت بیگەێنێ کۆمەڵ لە هەموو مینبەرەکانی خۆی لە دەرەوەی پەرلەمان توانێت هەموو ڕۆژە بیگەێنێ لەسەر شەقام بیگەێنێ لە کۆبوونەوە سیاسیەکانە بیگەێنێ لە بەغدا بیگەێنێ لەبەرەوە بەلای منەوە چوونە حکوومەت هەر لایەنێک لەگەڵ پارتیوێکیتی بڕاتە حکوومەت خۆکوژی بۆ دەکرێت بە بۆچوونی من هیچ کەس ناچێت نەوەی نوێ بە بۆچوونی من ناچێتە ناو حکوومەت بۆ خۆڵیان حەز بکەن وا دەخوێن لە گوتاری ناچێت نەخێنەوەی نوێ ئەگەر بچێتە ناو حکوومەت دەزانێ وەکو زودنەوەی گۆڕانی لێ دێ بەس حەقی خۆشێتی بچێ بۆ مانایەی 15 کورسی هێناوە حزبێکی سیاسی بۆی هەیە بچێ و خەڵکی کوردستانی ئەوەی دەنگیان پێداوەکە کەمە تۆ 15 کورسی هێناوە بڕۆ ئیسلاحات کە بڕۆ حکوومەتەکە چاک کە بڕۆ پێداویستەکانی خەڵک پرۆژە نازانم چی ئەی بۆچی دەنگی پێدراوە تۆ هەر دەنگ بێنی هەر کورسی بێنی هەر کورسی بێنی نەچێ ناو حکوومەت شتێککەی یە خەڵک بۆچی دەنگت پێدا دەنگ کورسی زۆرت هێناوە بڕۆ توانێت داوای کۆمەڵێک وەزارەتی زۆریە دەنێ بالێ خزمەت بکە من پێم باشە بچێ بیکە بەڵام ناچێ بۆ ناچێ ئەگەر بچێ حکوم ئەگەر پشتگیری پارتی بکە ئەوان لە سنووری یەکێتی دانیشن معلومە کە ناتوانن ئەو گەمەیە بکەن ئەگەر لایەن یەکێتیش بگرێ خۆ لەگەڵ یەکێتی بێکە حکوومەتیان بۆ دروست ناکرێت بۆیە لەوانەیە هەر حیزبێک لەو بابەتانە بەرژەوەندی حیزبی خۆی لەوەیە بێکە بەشداری نەکەن
هەراوە بمێننەوە کە بەڵام جارێکترەڵێم هەر حیزبێکی سیاسی دەنگێکی زۆری هێنا بەرپرسیارە لەوەی کابێ بچێ گۆڕانکاری بکاکاک تۆ تەزویرت لێ نەکراوە خۆت بانجامەکە ڕازی دەنگی زۆرت هێناوە چۆنت هێناوە ئەگەر تەزویرت بۆ کرابێ من چۆنی هێناوە نازانم بەڵام مانای وایە بۆ ناچی حکوومەت پشۆ هاوڵاتیان چاوەڕێون تۆ خزمەت بکەی گۆڕانکاری بکەی تۆ وەزارەتانەی وەرەگری شت چالاک بە گەندەڵی مەکە ئیشی خۆتی تیا بکە حەقی خۆیەتی من پێم باشە بچن بەسکە نەچن بەڕاستی جێ پرسیارە بۆچی ناچنەوە هەموو کورسێتان هێناوە ینی مەوزوع چییە؟ کۆمەڵی دادگەری پێی وایە تەزویری لێکراوە حەقی خوراوە دەنگەکانی خۆی نییە دیزاین کراوە معلومە کورسیەکانی کەمە ناتوانێت گۆڕانکاری بکە پێی وایە ناکرێ ئەم دوو حیزبێ باش ناسیوە ڕۆژێک لە ڕۆژان تەسلیم پیاوی ئەم دوو حیزبە نەبووە پارە و یارمەتی و کۆمەکی لێوە نەگرتون وەک حیزب بەعکسەوە بودجەکەیشی کە هەیبووە لە حکوومەتا بڕاوە لەبەرەوەی پشگیری نەکردوون هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای هەبوو بەڵام ئەو لالانە من پێم وایە بچنە حکوومەتەوە بەس بۆ بۆچوونی من تەڵان هەر ناچن غەیر یەکێتی و پارتی کۆتاکان ئەگەر حکوومەت دروست بێ کەسی تر ناچێ وەگەر یەکێتی و پارتیش هەر لایەنێکیانی تیانە بێ حکوومەت هەر دروست نابێ ئەلێرەیە بابەتەکە کە قورسە مەگەر هەندێک لایەن کە یەک کورسیان هێناوە دوورنی ئەوانە بەشداری حکوومەت بکەن چونکە ئەوانەش باش لا یزال پەیوەندیان لەگەڵ دەسەڵات هەبێت باش بەس ئەوەی کە سەردانێکی سوودانی بەڕێز باس دەکەێت بەشێکی پەیوەندی بۆ بێ کە خۆی خواستێ بێتەوە بە سەرۆک وەزیران قورس نییە کە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراق مانگی ساڵی داهاتووە ئەو بتوانێت ببێتەوە بە سەرۆک وەزیران نەقورس نییە سەرۆک وەزیرانە و دەسەڵاتەکەی خۆی بەکارهێناوە ئیشی باشیشی کردووە لە عێراقا کۆمەڵێک پرۆژەی زۆر گەورە دەستی پێ کردووە و هەندێک پرۆژەش دەست بەکار بوو لە مینای بەسراوە چەند سەکۆیەک کەوتە گەڕوو بەڵێ بەندەری فاو چەند سەکۆیەکی کەوتە گەڕوو محەتاتی کارەبای گەورەی بنیادناوە میترۆی بەغدا دەستی پێ کردووە و پرۆژەی هێڵی ئاسن و کۆمەڵێک پرۆژەی زۆر گەورە و جوولێکی باشی دەست پێ کردووە و ئیشی کردووە لەسەری لەبەرەوە زۆر نزیکە حتمما تحالفاتی سیاسیش بۆ خۆیەکە لە دەرەوەی چوارچێوەی هەمانگی بە بۆچوونی من جارێکی تر ئەم پیاوە بێتەوە سەرۆک وەزیران هەوڵە داپشتیوانی ئەمریکا و ئێرانیش بەدەست بێنێ چکۆ زۆر گرنگە لە عێراقا هی کورد و سونەش بەدەست بێنێ لەبەرەوە بە گەرمی ئیشی بۆکە و هاتۆتە ئێرەش ئەڵێ یەکەم ئێوە پشتیوانی بکەن دووش ئەو کێشانەی هەمانە با حەلیکەین بۆ نمونە کێشەی نەوتە بە چارەسەر بکرێ و کێشەی هەڵبژاردنە کە کورد مەترسی هەیە چکە لەبەرەوەی مادە سەرژمێری بووە لەبەرەوەی مادەی 140 جێبەجێ نەکراوە ئەو ناوچە جێناکۆکانە داواکاریەکانیشی جێبەجێ کردووی کورد بەڵێوانی جێبەجێ کردووە بەڵام دوجار سەرژمێری تازە هەرەکرێ سەرژمێری 57 زۆر دیارە عێراق لەو کاتە 6 ملیۆن و شتێک دانیشتوانی هەبووە ملیۆن و شتێکی کورد بووە لە 16 دانیشتوانی عێراق ئەو کاتە کورد بووە کە زۆرەکە لە 16 بەڵام ئێستا کوردەکەی ئەمە 6 ملیۆنین و عێراقی بۆتە 40 ملیۆن یانێ ئێمە زۆر کەممان کردووە هۆکارەکەشی طبعا کاتی مادەی 140 جێبەجێ کرایە بۆ ئەو جێناکۆکانە بیدایەت زۆر گرنگ بوو کوردەکان دەگەڕانەوە جێگای خۆیان عەرەبی هاوردە دەردەکرا ئەوە بەڵام بەداخەوە کورد لەوە شاکەم تەرخەم بوو نەیکرد دوجاری ئێمە لە ڕووی دژمارەی دانیشتوانەوە دانیشتوانی کوردستان کەمی کردووە لەبەرەوەی گەشەی دانیشتوانیش لێرە بە یاسا فرەژنیان قەدەغە کرد تعدد نەما و بە ناوی مەدەنیەت و چاو لێکەری لە ڕۆژاوە خێزانەکانی ئێستا 1 مناڵ و 2 مناڵیان هەیە ئەی عەرەبێکی 4 خێزانی هەیە 20 مناڵی هەیە ڕێژەی دانیشتوان لێ بۆتە 40 ملیۆن ئێمە هەر 6 ملیۆنی و لە ڕووی ئەمنی قەومیشەوە بۆ ئێمەی کورد کە لە ناو عێراقێکە ئاژین لە چوارچەوەی عێراقێکا کە کێشەی تایە و لا یزال ئێمە سراعی نەتەوەی هەیە مەترسیەکی گەورەیە بۆ ئەمنی نەتەوەی ئێمە کە ژمارەی کورد هەر کەمەکە خێزانەکانی ئێمە ئێستا بوونە 2 مناڵ و 3 مناڵ و 1 مناڵ ئەوانیش 15 هەیە ئەوە بەڕاستی ئەو گرنگە ئێستا لە تورکیاوانە لە باکوور کرمانجەکان کوردەکان لە باکوور هەمووی مناڵیان زۆرە بێ بەعکسەوە تورک مناڵی کەمە بێ کە ئەو بە خۆی کێشەی لێ بۆ ئەوان دروست کردەوە بە پێچوانەوە بەس ئێمە لێرە بەڕاستی لەو ڕۆ زۆر دواکەوتوین
و کاریگەری خراپیشیە لەبەرەوە سەرژمێریش کە ئەو کاریگەری خراپە شێبێت دوجار دەرەکەوێڵە ئەم ناوچانەش ڕێژەیە کورد ئەوەندەیە بەشتی لە کۆی عراقی کاوتۆر بڵێن و کاتە بەشەبوزەشی لەسەر دیاری دەکرێت کوچەکانی پەرلەمانی عێراق زانی لەسەر ئەساسی ئەوەی لە هەڵبژاردنێک جێ پەرەپێدانی پارێزگاکان هەمووی کاتی خۆی لە 57 تا سەرژمێری کراوە کە سەردەمی مەلیک بووە باش دانیشتوانی کوردستان لە 16 پوینت بووە باشە عراق کورد لە عێراق لەسەرەوە ساسە لەسەر داوای مام جەلال و هەوڵێکی زۆر کە کورد ئەو کاتە زۆر دەسەڵاتی بوو لە ڕوخانی ڕژێمیش 2023 بڕیاریاندا لە 170 بودجێ عراق دەن بە هەرێم کە شتێکی زۆر باش بوو لەسەرەوە بنەمایەکرا لە دوجار زانیان وانە بوو بە لە 112 پوینت ئەوەندە من بەڵێ پوینت 67 من خەمی ئەومە دوای ئەم سەرژمێریە دوانزەکەم بێ بە لە سادا ئەوە کارە ساتەکە لەبەرەوە ئەم برادرانەی ئێمە کە لە دەسەڵات هابوونێکێتی پارتی ئەوەندەی بیران لە بەرژەوەندی خۆیان و گیرفان و کۆمپانیاکان و نەوت فرۆشتن و خەڵککردین و دروستکردنی هێزی لاوەچی ئەوەندە بیران لە پرۆژەی استراتیژی و بەرژەوەندی باڵای ئەم میلەتە نەکردەوە هەرێمەکە چۆن بەرە دەوڵەت بەرن چۆن هێزێکی گرت و دروستکەن چۆن چارەسەری ئەم کێشانە بکەن چۆن مادەی 140 جێبەجێکەن چۆن وای لێبێ ژێرخانێکی ئابووری هەرێم بۆ بەهێز بۆ هەرێم دروستکەن ئیشمان بە بەغدا نەبێ چۆن وای لێبێ کە سەرژمێری کرا ئێمە مەترسی ئەومان نەبێ کەممان کردبێ بەڕاستی هیچ ئیش لەسەر ئەم پرۆژانە نەکرا بەقەدەرەوەی گوێ بۆ هەندێک ئەوەندەی خەریکی بەرژەوەندەکانی حیزبی خۆیان بوون تا فیدراڵیەکەش ماوردە وەردە کاڵ بۆ ئێستا چاوەڕوانی ئەوەین بەغدا ئەخوا بە خێری خۆی موچە ئەنێرە یان ناینێرێ ئەخوا تەیب سامی کۆبوونەوەکەی کرد لەگەڵ بانکەڕافی ڕەشیدیانەی کرد تەوتینەکە ئەکایان نایکە پارەکە ئەنێرە یان ناینێرێ ینی هەموو غەمی میلەتێک لە پرۆسەیەکی نەتەوایەتی گەورە ڕزگاربوونی نەتەوەیەک هاتوتە سەرەوەی موچەکە هادیانە هات وانوان لێ کردو کاکە بەوەی گەندەڵی ئەم دەسەڵاتەوە کاتێک کە میلەت برسی بوو بەسەر و هەموو شتێکەوە ینی برسێتی کاد الفەقر ئەن یەکونە کوفرە ینی فەقیری و هەژاری کوفری پێوەیە لەبەرەوە میلەت کە برسی بوو جارە بیر لە پارێ نانەکاتەوە میلەت کە برسی بوو سەری هەڵبڕی مانگی بینی وازانەی کولێرەیە ئاوایە میلەتیان وا برسی کردو هەموو خەڵک چاوەڕێ موچەکەیەتی بێ ئەوەی نەخۆشە سلفەی لەسەر ناتوانێت قەرزەکەی باتەوەی نەخۆشە ناتوانێت دا و دەرمانی بۆ بکرە چاوەڕوانە موچەکەی وەرگێ ئەوەی کرێت چییە ئەوێ موچە وەرگێک پارەی کرێکەکەی با بۆی لە خانووەکە دەرینەکەن لەبەرەوە ئەمە وەتە کێشەی ڕۆژانەی خەڵک بۆی مناڵەکەی برسینە بە پێویستی بە شیر و دایبیە لە ئەمە خەمە گەورەکانی لە بیر خەڵک بردۆتەوە خەمینەتەوە و نیشتیمان و سربەخۆی و دەوڵەتی کوردی و ئێستا خەڵک باسی کوردایەتی بکەی گاڵتەت پێکە بەداخەوە ئەم دەسەڵاتی کوردیە کارێکی کرد خەڵک گاڵتە بە کوردایەتی بکە و کەسێک نەوێرێ پڕ بەدەمی خۆی با هاوارکە بڵێ من دەوڵەتی کوردی مەوەڵێت تۆ تێکشوی دەوڵەتی کوردی ئەمانە بۆ هەندی کابرا پێشمەرگەی دیێرینە خەباتی کردووە لەو شاخە بە پێڵاوی لاسیکەوە چەند ساڵ چەند جار بریندار بۆ ئێستا پێ بە بڵێ پێشمەرگەی دیێرینم لەبەرەوەی ئەمانە کارێکیان کردووە لە ناو خەڵکە شتە جوانەکانیشان ناشرین کرد باش کاتمان کەماوە دوخولەکێکمان ماوە ئەگەر ئەم جارە بە تەزویریش بەڵێم دەسەڵاتە دێتەوە سەر حکم چاوەڕێی چی بکەن چکە خەڵکێکی زۆر چاوەڕێ بوو چاکسازی بکرێ مادەم لەو ڕێوە نەکرا چاوەڕێی چی بکەین لە دۆخی کوردستان خزمەتگوزاری با من یەک ڕاستی بڵێم لە ڕاستیە جارێکتر خەڵکی کوردستان بەرپرسیارە من پێشتری لە بەرنامەکەم ئەوتومە خەڵک دەتوانێت بڕیار بدە 4 ملیۆن دەنگ دەرمان هەیە 2 ملیۆنی نەچۆتە سنووقەکانی دەنگدان یا کارتی بایۆمەتری نەکردووە یا هەروەری نەگرتوێتەوە یان نەچوو بابە وەک پێم وتی 3 ملیۆن و 789 کەس مافی دەنگدانیان هەبوو نزیکەی 3 ملیۆن و 800 کەس لە 3 ملیۆن و 800 دەنگیان داوە چەند پوچەڵی تایە بە پوچەڵگە 239 هزار یعنی ملیۆنێک 800 کەس دەنگیاوە باشە باش لەم نزیکەی 4 ملیۆنە 3 ملیۆن و 800 ملیۆن و 800 دەنگیاوە ئەم 2 ملیۆنەی کە نەچووە ئەکاتە لە 150 زیاتر معلومە ئەمانە پیاوێکێتی پارتی نین بۆیە نەچوون لە داخی ئەوان هەر باوەڕیان بە پرۆسەکە نەماوە ئەم لە 155 کە نەچووە ئەگەر بچوایە دەنگی پێبدانایە پارتی کە زۆرترین دەنگێناوە 800 دەنگێناوە لە 4 ملیۆن ئەزانی چەنەکە لە 125 ناکە لە 125 ناکە لە 120 دەکە نازەم چەنە مویمەوەی ئەم حیزبە کە زۆرینەکەی هێناوە لە 120 هێناوە زۆرترین کورسی لە شارێکی بچووکی وەک 2 هێناوە خۆ معلومە ئەم دیزاینە چۆن کراوە یعنی ئەگەر ئەم میلەتە بچوایە بۆ دەنگدان
وەکو پێم وتی حزبەکانی دەسەڵات بەیەکێتی و پارتیەوە نزیکەی ملیۆنێک شتێک دەنگیان هێناوە باشە باشە ئەگەرم 3 ملیۆنەی ترکە لەم دەسەڵاتی بەدڵنێ بچێ بۆ دەنگدان ئیترەوانە ئاوتە بوو نەچوونە دەرەوە لەوەرە بێ خەڵقی ئێمە و شار بێ بەڕاستی نابێ بێ هەڵوێز بێ تۆ کودەتای سەربازی و پێ ناکرێ تۆ نایە سەر شەقام خۆپیشاندانیش بکەی باشە بۆ دەنگدانیش بۆ نای دەنگدەی دوجار ئەمانە دێنە پێشەوە بەڵام یەکێتی و پارتی هەرمێنن کاراوە بێدەنگ بین بە بۆچوونی من نامێنن بۆ نامێنن لەبەرەوەی بەغدا نایە لە بمێنن بە بەرنامە ئیشیان لەسەرەکە چکە حەز ناکە نە دەوڵەتی کوردی نە فیدراڵی نە حیزبی کوردی بمێنێ داهاتوو ژەیبینی بەغدایشی لەسەر کردوون ئەمان خۆشیان وردەوردە چوونە ناو پرۆسەکەەوە تێوەگلاون گەندەڵیان کردووە خەڵقیان بێزار کردووە ئێستا میلەت هاتووە بەغالەیەوە باشتر ئەو هەنگاوی یەکەمە بۆ نەمانی خۆیان بەغدا بەهێز بێ هەرێم نایاڵن هەر ئێران نایاڵێم هەرێماوە بمێنێتەوە تورکیا نایاڵێ بمێنێتەوە لەبەرەوە ئەمانە ئەگەر خەڵقیش پیان نەڵێ کش ڕۆژێک دێ بەڕاستی دەبێ ئەو کورسە چۆن هەر ئێستاش زۆر بەهێز و بێدەسەڵات بوون یعنی وەکو پێم وتی ئەگەر بەغدا بڕیاریدا لە بەرەوەی حکوومەتیان بۆ دروست ناکرێ ئیدارەی هەرێمان خستەوە سەر حکوومەتی فیدراڵ ئەمان چیەکەن خۆ خەڵک بە چەپڵە پێشوازی لەکە ئەو کاتە حکوومەتی هەرێم بۆ خۆی کۆتاییەکەین کارستۆردارم حەودەمین مادومان کردی سوپاسیان دەستان خۆش بێت سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ